چێڵگەیەکی من ڕێژکراوە لە چیای قەلەندەر لە سنووری قەزای مێرگە سۆر. کارمەندانی دەستگای گشتی کار و باریمین خەریکی کاری مین لابەرین. کارۆڵ کۆرتانیک سەرقونسڵی وڵاتی چیک و جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین سەردانی ئەو چێڵگەمی ڕێژکراویان کردووە. بە شێوەیەکی مەیدانی سەردانی تیمەکانی دەستگای مینمان کرد. ئەو کارمەندانە کارێکی مرۆیی دەکەن، خەڵکی سڤیل و گوونشین لە مەترسی گیان لە دەزان دەپارێزن. ئێمە وەک وڵاتی چیک ئامادەی خۆمان ڕادەگەیەنین لە داهاتوودا هەموو جۆرە هاوکاریەک بگەیەنین بەو دەستگایە، چ لە ڕووی دابینکردنی کەرەستە و پێداویستیەکانی هەڵگرتنەوەی مین بێت، چ ئەو شارەزای و توانایی وڵاتەکەمان هەیەی لە بواری مین و تەقەمەنی بیگەێنین بە هەرێمی کوردستان. قەیرانی دارایی هەرێمی کوردستان و کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و سەرماوسۆڵەی وەرزستان هۆکار بوونە ماوەیەکی زۆرە کارکردنی تیمە مینلابەریەکان لەو چێڵگەمی ڕێژکراوە وەستاوە. ماوەی هەفتەیەکە دەستیان بەکار کردوتەوە. لە ساڵانی ڕابردووش لەو چێڵگەمی ڕێژکراوە زیاتر لە 50 هاوڵاتی بوونەتە قوربانی. هاتنی جەنابی قۆنسڵی چیک کۆماری چیک بۆ ئێرە خۆی لە خۆیدا ئەوان دەیانەوێت مەیدانی شوێنەکە ببینن، یان دەتوانین زۆر قۆنسڵخانەی تریشمان بینیوە و علاقاتشمان لە گەریان بەهێزە، بەڵام ئەوەی کۆماری چیک بەڕاستی گوتیان خۆیان لەسەر داوای خۆیان کە بێن مەیدانی چێڵگەی مینەکان ببینن، معناتی ئەو خەڵکە ببینن، مەترسیەکانی چێڵگەی مین ببینن و ئەو مەترسیانش ببینن کە چ قوربانیەکی لێکەوتۆتەوە لە خەڵکی کوردستان و چ مەترسیەکی هەیە لەسەر ژیان و گیانی هاوڵاتیان. تا ئێستا ژمارەیەکی زۆری چێڵگەی بە مینچێردراو هەن لە هەرێمی کوردستان. مین بۆتە مەترسیەکی گەورە لەسەر ژیانی گوونشینان و دانیشتوانی ناوچە سنووریەکان. کاری مینلابەریەکانیش بە شێوەیەکی هێواش بەڕێوە دەچێت. لە ئاز زەحمەتی کاری مینلابەری و کەمی تیمەکان نەتواندراوە ڕێژەیەکی زۆری ناوچەی پیسبوو بە مین و تەقەمەنی پاک بکرێتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، چیای قەلەندەری سنووری قەزای مێرگە سۆر.